ئەو ئاوازەشی خۆمانە دووبارەیەکەمەوە وەک کارە شاوری خۆشەوی قاچاقچە گەورەکەی فەڕەنسا سڵاوی لێبێت بە داواکاری خۆیەتی پێشکەش بەم مەجلیسە خۆشەویستە و بە کاک بەرزان شاوری خۆشەویست و کاکەمەتی وەک کاک ئەماڵمانی خۆشەویست هیوادارم بەدڵیان بێت وەک کاک ڕۆمانی کێوقا عەلی خۆشەویست وەک کاک باخەوان شاوری سڵاویان لێبێت ئەی عاسمانی دڵم وەک کاک ئەمە سیروانی خۆشەویست ئەی زەمانەکەی گۆڕاوە هیچ کەس دڵی خۆش نییە هەرچیش کە پێیەکەنێ بەخوا بەڕاستی نییە ئەی برینیەکە لە دڵمان مەعاڵەت چارەی نییە هەندێک ئازار لەسەر خۆن بەڵام کۆتایی نییە بۆ مەتین کوڕی کارە شاوری ئەی بەخوایە لەبیر یەکەم باڵم هەبا بۆی دەفریم ئێستا شەوان بەتەنها بە بێدەنگی بۆی دەگریم ئاخر کە دڵتەنگە بووم ئەو گۆرانی بۆ چڕیم لە ئامێزی ئەگرتم فرمێسکەکانی ئەسڕیم ئەی بژیت ئەی بچی ئارامی دڵم ئەی کۆتری بەرزەفڕم هەڵۆم بەور و واگرم ئەوەی سنووری بەسان هیچ ڕێزی لێ ناگرم کەسێ خاوەن ڕێز نەبێ من بە سەگ ڕای ناگرم هەرچەند سەگ لەو باشترە ئاژەڵە لێی ناگرم
قاقای تۆ لە ئەسمانە گوڵم سبەیە گۆڕێ سپڵەیە و زەمانە کە فرمێسکی من وەستا زانەوڕەی تۆ دەیگیانە ئەو کاتە دەڵێم پیرۆزەم شیوەن و گریانە سڵاو لە کارە شاوری وەڵا بەندی دڵمانە ئەوە لە خزمەتی دام گوێ بگرێ لەو بەندانە سڵاو لە کاکە ئارام چون ئوستادە لێزانە خیانەت داستانە بەسکاری نامەردانە ئەوان چۆن لە ڕوویان دێ وا دەیکەنە و کارانە ئەی خۆ هەموو کەسیە ناگا لەو گریە و ئازارانە کەسێکەنەی چەشت بێ بۆ ئەو کەمێ گرانە بێمە باسی کاکارە وەڵا هەردوو چاومانە ئەوە لە خزمەتی دام بۆ خوایەی بە عەزمانە کارە عەریفی نییە من دەیڵێم لێرەکانە سڵاو لە بەرزان شاوری پیاوانەیە پیاوان سڵاو لە کۆڕیاران لە ئاهلی وەفاداران سڵاو بێ لە ئاشقان دڵدار و دڵشکاوان ئەی سڵاو بێ لە بێداران بە دڵ و چاوگریاون سڵاو بێ لەو ئاشقەی ئەسیرە بە بێتاوان کاکە ئارام بالێدا سوود لەگەڵ مامە بەرزان ئەوە لە خزمەتی دام من دەیڵێم بۆ شاوریان دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەستە خۆ بخەم لێنا بیرەنگی بوهارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەستە خۆ بخەم لێنا